ڕەنجۆک دەزانین کە جگە لە گۆڕانکاریە کەش و هەواییەکان زۆر هۆکاری دیکە هەن کە دەستیان لە شێواندن و تێکچوونی خۆ لە ناوچوونی سروشت و ژینگەی هەرێمی کوردستان و جیهان بەگشتی بەڵام هەرێمی کوردستان و دەزانین لەم چەند ساڵەدا بەهۆی سوشال میدیاشەوە کەمەش هۆکارێکی دیکەیە بۆەوەی کە شوێنەکان بە خەڵک ناسێنێتوەچن پیسیەکەن نمونەش نزیکترین نمونەش گۆمی فێڵاو یاخۆت دەربەندی ڕانیە پێم وابێت چەند هەنێ شوێن هەنار هەر بە پارێزراوی سروشتی ناوبراون یعنی پارێزراون نابێ هەنێک شتی بڵێن دەستی مرۆڤ بچێتە ئەوێ بەڵام لەگەڵەوەشا هەر بەداخەوە بینین کە تێکەیرێ بڵێ جایەکێک لە تەوەری دۆمان بازکردنە لەسەر و بابەتە بۆ قسەکردنی زیاتر لەسەر و بابەتە لوقمان شێروانی شارەزا لە هۆشیاری ژینگە ڕاستەخۆ لە ستودیۆکانمان لە هەولێر و لەگەڵمانە بێت کاک لوقمان بەیانیت باش بێ سڵاوت لێبێ ئەمەوێت لەوە دەست پێ بکەم دیارترین جگە لە گۆڕانکاریە کەش و هەوایەکان دیارترینە و مەترسیانی کە هەڕەشەن بۆ سەر ژینگە و سروشتی هەرێمی کوردستان لە داهاتووە چییە؟ سڵاوتان لێ بێت بەیانیتان باش بەیانی بینەرانی کورسات نوێز باش هیوادارم سەلامت بن لە ڕاستیدا ئێمە هۆکارەکانی گۆڕانکاری کەش و هەوا دوو هۆکاری سەرەکیمان هەیە یەکەیمان ئەوەیە کە ڕووداوی سروشتین ئەویش بە ڕێژێکی زۆر کەم ئەم حاڵەتە بەدی دەکەین هۆکاری دووەم خودی مرۆڤە کە هۆکارە بۆ تێکچوونی ژینگە یا پیسبوونی ژینگە یا گۆڕانکاریەکانی کەش و هەوا کەواتە ئێمە مرۆڤ بەرپرسیارین لەو گۆڕانکاریانەی کە لە ژینگە و لە سروشت ڕوو دەدەن یا لە ئایندەدا ڕوودەدا لەبەر ئەوە مرۆڤ پێویستی بەوەیە کە باشتر مامەڵە لەگەڵ ژینگە بکە ئەگەنا بازی سامناکی پیسبوونی ژینگە دەدەین کە ئێساش داومانە لەبەر ئەوە ئەسڵ ئەوەیە کە مرۆڤ بە شێوەیەکی سروشتی مامەڵە لەگەڵ گردوون نابکە بۆ ئەوەی ئەو ژینگەی کە لە گردوون هەیە وەکو خۆی بمینێتەوە و لە هیچ یەک لە ڕگەزەکانی ژینگە زیانی پێنەگە. باش ئەوەی کە ئەیبینین هەندێک دیاردە هەیە بەڕاستی کە ئەوەنەی دەستی مرۆڤ کە لە شوێنە سروشتەکان زیانەگەێنێ ئەوەنە ینی کاریگەری وشکە ساڵی یا خود گۆڕانی کەش و هەوا ئەمانە کاریگەریان نەبووە یعنی هەندێک شوێن هەیە کە ناندراوە پارێزراوی سروشتی بەڵام لەگەڵەوەشە هەر مرۆڤ دەستی پێگات و ئەچێتە ئەوێ ینی بەداخەوە لە هەرێمی کوردستانم دیاردەیە زیاتر ئەبینین چۆن توانی پارێزگاری لەو شوێنە سروشتیانە بکەین؟ لاستە ئەوەی کە جەنان باس کرد هەمان هۆکارەکەی مرۆڤن چ گۆڕانکاری کەش و هەوا چ وشکە ساڵی چ بەرزبوونەوەی ئاوی دەریاکان چ توانەوەی بەستەڵەکەکان ئەوانە هەمووی مرۆڤ هۆکارەکەشی ئەوەیە گۆڕانکاری کەش و هەوا ڕووی داوە هۆکاری سەرەکیش لە گۆڕانکاری کەش و هەوا زیادبوونی گازە پیسکەرەکانە لە سروش لە هەوادا کە کاتێک ئەو گازانە زۆر دەبن ئیتر گردون تێک دەچێت پێکهاتەکەی دەگۆڕێ گۆڕانکاری لە مەسلەی بارانبارین و ناوچەکان ڕوودەدا لە هەندێک شوێنمە پێویستە لە بەهار بارانبارێکە چی لە هاوین دەبارێ یان هەر نابارێ یان لە شوێنێک لافاو هەڵدەستێ لە شوێنێکی تر لافاو هەڵناستی ئەسڵ ئەوەیە مرۆڤ جیهان تێکڕا بەرامبەر پیسبوونی ژینگە ستۆپکە و هۆکارەکانی پیسبوونی کەم کاتەوە تاوەکۆی بگاتەوە نۆرمەڵی خۆی و وەک بڵێ ئۆرجینالبوونی سروشتوەکو خۆی ئەوەی کە جەنان باس کرد حتمان بێگومان وایە مرۆڤ دەستی لەم بابەتە هەیە لە پیسبوونی ئەو شوێنانی کە باستان کرد بێگومان مرۆڤ وایلەکە ناوچەی سروشتی پێناسەی جیاوازترە گەویستان زیاتر لە سەری ورتر قسە دەکەین ناوچەی سروشتی دەبێت دیاریکراو بێ و شوێنەکە بۆ هیچ کەسێک نییە کە گەشتی تدا بکرێ و نابێ ڕاوی تدا بکرێ داری لێ ببڕێ مرۆڤ بۆی بچێ بەڵکو ئەو ناوچێکی دیاریکراوە کە ئێمە لە هەرێمی کوردستان لە چەند شوێنێکی دیاریکراو هەمانە بەداخەوە نەمانتوانێت زۆر ناوچەی تر بکەین چکە بەڕاستیەوە پێویستی بە بودجە و ڕێنمایی و کارمەندی زیاتر هەیە بۆ ئەم پرسە. باشە کاک لوقمان توانراوە لە هەرێمی کوردستان بەو شێوە دروستە ئەو شوێنانە سنووردار بکرێت و ڕێگە لە هاوڵاتیان یاخود گەشتیاران بگیرە سەردانی و شوێنانە بکەن تاوەی کە سروشتە جوانەکەی نەشێوێنرێت؟ ئێمە گرفتێکمان هەیە ناشارینەوە هاتنی گەشتیار لەگەڵ پیسبوونی ژینگە دوانەیەکی لێک جودا نەبووان بەڵام چۆن ئەم کاریگەریانە لەسەر یەکتر جا بکەینەوە چونکە بە پێی داتای فەرمی وەزارەتی شارەوانی و گەشت و گوزار لە ماوەی 7 ساڵدا نزیکی 4 ملیۆن کەس لە گەشتیار هاتوون بۆ هەرێمی کوردستان
کە ڕێژەی زیادبوونیان لە 525. ئەم ڕێژە زۆرە هاتنەی گەشتیار ڕاستە زۆر گرنگە بۆ مەسەرەی بەرزکردنەوەی داهات، تێکەڵاوبوونی کولتورەکان، ڕەخساندنی فرسەتی کار، کۆمەڵی ینی خەرج یا بڵێن ساغبوونەوەی بەرهەمی ئەو شوێنەی کە گەشتیار ڕووی تێدەکا. دەیان سوودی تری هەیە گەشتیار، بەڵام لەگەڵ ئەم هاتنی ئەم گەشتیارانە کاریگەری لەسەر پیسبوونی ژینگا بێ. بۆی ئەمە پێویستمان بەوەیە پلانێکی تۆکما یاسایەکی تایبەت بە هەبوونی هاتنی گەشتیار دروست بێ یاخود دەربچێت لە پەرلەمانی کوردستان بۆی باشتر ئێمە ئەو هاوکێشەیە هەم ژینگە بپارێزین هەمیش داهاتمان پارێزراو بێ. مەسەلەی گەشتیار و سەردانی کەریش ئەوش پێناسەی خۆی هەیە. گەشتیار ئەوەیە کە دەبێ بەلای کەم 24 ساعت ببینێتەوە لە وتێل بیان لە موتێل بیان لە شوێنێکی دیاریکراوە بێ. ئەمانە گەشتیارن هاتوون جگە لە سەردانی کارانی خۆمان. ئەم شوێنانەی کە جەنەبتان باستان کرد ڕاستە شوێنی دڵگیرن لە ڕووی سروشت لە ڕووی ژینگەیەوە. دەمێ ئەوەش بڵێم هاتنی ئێمە 12 سێکتەری گەشتیاریمان هەیە کە خەڵکی گەشت دەکا بۆ شوێنێکی دیاریکراو. لای ئێمە یەکەم سێکتەر مەسەرەی سروشت و ژینگەی کوردستانە کە خەڵکی بۆی دێواتە کەش و هەواکەی وە ژینگە جوانەکەی بۆی خەڵک گەشتیار چ لە ناخۆی عێراق یاخود لە دەوروبەری وڵاتانی دراوسێکە دێن بۆ هەرێمی کوردستان بەشێکی هۆکارەکەی سروشت و ژینگەکەیەتی زۆر پێویستە و گرنگە هەمەهەنگی لە نێوان دەستەی ژینگە و دەستەی گەشت و گوزار هەبێ بۆ چۆنێتی پاراستنی ئەو شوێنانە و هەمانگی زیاتر هەبێ هەم گەشتیار بێ هەمیش زیانی بۆ ژینگە نەبێ. باشە کاک لوقمان ئەوەی کە ئێمای بینین لە وڵاتانی تر یعنی ئەم کۆمەڵێک ڕێکار گیراوەتە بەر بۆی کە بتوان ئەم ژینگەیە پارێزراوترکەن. خۆ خەڵک لەوێش ئەچێتە شوێنە گەشتیارە خەڵکە چێتە ناو سروشتەوە. بەڵام دوجار کۆمەڵێک ڕێکار هەیە کە ڕێگریەکە لەوەی کە ئەم ژینگەیە تێک بدرێ یاخود پیس بکرێ. بۆچی لە هەرێمی کوردستان ئەبینین مەسەل لە شوێنێکە کەسێکە چێتە شوێنێکی سروشتیەوە بە دڵی خۆی ئەوەی کەلوپەلە لەگەڵ خۆیان بە دواتر کۆمەڵە کەلوپەل کە زیادەن لە خۆی و یاخود بەکاری هێناون لەویا فڕەیە بەپێ ئەوەی کە دوجار یعنی ئەم کەسە لێ بپرسێتەوە بڵێن بۆچی وات کردووە. چۆن وا بکەین کە ئەمە ببێتە هەم نەریتێک هەم لێپرسینەوەش هەبێ بۆی؟ ئەزمموی وڵاتانی پێشکەوتوو ئەوەی سەلماندووە ئێمە دوو چمەکمان هەیە هۆشیاری ژینگە پارێزی یاسای ژینگە پارێزی. دەڵێ ئەو کەسانەی کە پابەندی هۆشیاری ژینگە پارێزی نابن دەبێت ئیلا بە شێوەی یاساییانە مامەڵە لەگەڵ ئەو کەسانە بکەین. ئەو ئەزمونە ئەوەشمان پێ دەڵێ ئێمە لە هەرێمی کوردستان بەڕاستی تەنها ئۆپنکردن و کرانەوەی شوێنە گەشتیارەکان بۆ هاوڵاتیان بە کەفی خۆیان بێن دواتر ژینگەی ئەو ناوچەی پیسکەن ئاسان نییە بە تایبەتی ئەو شوێنانەی کە زۆر لاچەپن تیمەکانی شارەوانی بۆیان ناگەن یا سەرچێوەکانن یا شوێنێکی زۆر ئاسین کە دەڵێ بە ئاسانی بۆی ناڕوە لەبەرەوە زیانەکانی لە ڕووی ژینگەیەوە زیاتر دەبێت. ینی هۆکاری پاراستنی ئەم ناوچانە ئەوێ ڕای هۆشیاری دوم دەبێت حتمما لانی یاسایی لەگەڵ ڕەچاو بکەین. هەر کەسێک سەرپێچی کرد دەبێت سزای یاسایی بدرێ. ینی ئەزمون ئەوەی سەلماندووە مرۆڤەکان زۆر کاتێ لاسارن ینی پابەندی هۆشیاری نابن. بەڵام مرۆڤی هۆشیار باشێکی لەوەدا ئەگەر چاوی یاساشی لێ دیار نەبوو هەر ژینگە پارێزی دەکات. ئەوەی ئەمە گرفتمان ئەوەیە لە هەرێمی کوردستان کاتی خۆی باستەوە کرێکە ناوچە گەشتیارەکان مقابل ڕوسوماتێکی کەم ئەو گەشتیارانی کە بۆ دەچێت دواتر بۆ پاراستنی و ناوچە بەکاربێ کاردانەوەی نێگەتیڤی لەسەر لای هاوڵاتی دروست کرد کە پێیان وابوو ناوچە سروشتەکان مابوو ئەوش لەسەر هاوڵاتی بێتە پارە و گرام بکرێ. بەڵام ئەگەر ئێمە لەوانەیە ئەگەر کەسێک پارەشی لێوەربگری کە چۆ شوێنە گەشتیارێکە تۆ لەوێکە ئەو ئەچێتە ناو شوێنەکە و داخلی شوێنە گەشتیارێکە بێ یاخود شوێنە سروشتێکە بێ تۆ پارێکی لێوەرەگری. بەڵام دوجار خۆ لەوانەیە ئەو کەسە هەر ئەو بڵێن ئەو کردارە بنوێنێ کە شتەکانی خۆی دوای خۆی فڕێبە. ئەگەر لەو کاتەدا ئەرکی ئەو شوێنەیە کە پارەکە وەرەگرێ دواتر ئەو شوێنش پاک کاتەوە. چۆن ئێستا ئێمە لە ناوچە گەشتیارەکانی کەرتی تایبەت دمونەی دووکانیان لەو شوێنانەی کە بە کەرتی تایبەت درراوە هاوڵاتی دێتە ژێر کەپرێکە پارێکی دیاری کراو دەدا ئەرکی ئەو شوێنەشە ئەو ماوەی دەبێنی ئەو پاشماوە و پاشە و خۆڵک و خاشاکە کۆ بکاتەوە لە شوێنێکی تەندروستای بێت تا تیمەکانی شارەوانی پێی دەگا. ئەوەی گرفتی ئێمەیە هاوڵاتیانە زۆر کات هاوڵاتیانی ئێمە بەشێکان بێڕەحمانە
مامەڵە لەگەڵ ئەو ناوچە سروشتیان ناکەن نەپارادەن بۆی کە دەستنە ئەو شوێنە دواترش بەڕاستی ئەو هەستە نیشتیمان پەروەری و ژینگەیان نییە کە پاشماوەکان نهێننەوە چکە ئەو خۆڵ و خاشەکە تەنها زیانی بۆ ژینگەکە نییە بەڵکو زیانی بۆ ئاژەڵ و سامانی ئاژەڵی هاوڵاتیانی ئەو گونیشانانە هەیە و زیانی لەسەر ئاژەڵی چێوی هەیە زۆر کات ئەو پاشماوانە مادەی پلاستیکی تێدان ئەو ئاژەڵانە لەبەرەوەی بۆنی خۆراکی پێوەیە دەیخۆن کە خواردیان لە گەدایانشی نابێتەوە دەرئەنجام دەمرن بۆی ئێمە تەنها بڵتێک فرەدانی بڵتێک ئاو یا قاپێکی سەفەری وا نەزانین تەنها ئەوە ژینگە پیسەکە بەڵکو کاریگەری لەسەر زۆر بەشی تریش هەیە کە زیان گەیاندنە بە سامانی نەتەوەیی لەبەرەوە هیواداری هاوڵاتیانی مە ئەوە بکەن وەلایەنە پەیوەنددارەکانیش زیاتر گرنگی بە پاراستی ناوچەکان بدەن بەڵێ بەپێی وتەکانی جەنابت بێت کاتە هەندێک لە هاوڵاتیان هۆشیاریان نەگەیشتۆتە ئاستی پێویست بۆی کە ئەوەرکەی لەسەر شانیانە بۆ پاراستنی ژینگەی وڵاتەکەیان بە تاوی جێبەجێ بکەن کاتە پێویستە چی بکرێت بۆی تاک بە تاکی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هۆشیار بکرێنەوە هەست بۆ بەرپرسیارەتیە بکەن کە لەسەر شانیانە بەرامبەر بە سروشت و ژینگەی وڵاتەکەیان لە ڕاستیدا هۆشیاری یا کەمتەرخەمی دوو بابەتی جیاوازن دەکرێت مرۆڤێک هۆشیار بێ بەڵام کەمتەرخەم بێ لەم کەمتەرخەمیەدا ئیلا دەبێت یاسا چارەسەریەوە بکە ئەو کەسە مەسەلەن سزای بۆ دیاری بکرێ کە ئیجبار بکرێ پاشماوەکەی خۆی بێنێتەوە یعنی ئەو خۆڵ و خاشەکەی کە لەگەڵ خۆی بردۆتی بهێنێتەوە لەگەڵ ئەوەشدا هۆشیاری ڕۆڵی زۆر گرنگی هەیە کە باسی پاراستی ژینگەی بۆ بکەیت هەر لە قوتابخانەوە هۆکارە بۆ هۆشیاری دایک و باوکەکان کەناڵەکانی میدیا مامۆستانی ئاینی ناوەنداینیەکان ناوەندەکانی زانکو ئەمانە هەمووی میکانیزمی زۆر باشن بۆ ئێمە هۆشیاری ژینگەی لای تاکی کورد فراوان بکەین وڵاتانی تر بە 50 ساڵ پێش ئێمەوە ئەو کاریان کردووە ئێمە لە دوای 2008 دەستمان پێکردووە بەراورد بە ساڵانی ڕابردوو هەست بە پرۆسی هۆشیاری دەکەین لای هاوڵاتیان بەڵام مانای ئەوەش نییە کە هاوڵاتیانی ئێمە هەر لە لووتکەدا بن یاخود ژینگە پارێزی هەمیشە پێڕەوکەن باشکار لەخوان با دوا پرسیار ئاڕاستی بەڕێز بکەم ینی لەگەڵ ئەوەی کە هاوڵاتیان ڕۆکەنە شوێنە گەشتیارەکان یاخود شوێنە ڕۆکەنە شوێنانی کە سروشت کە بڵێن چوارچێکی سروشتیان هەیە لەگەڵ ئەوشە ئەبینین کە هەندێک شوێن هەیە کە پێشتر شوێنی نیشتەجێبوون نەبووە یاخود بڵێن خانی و نیشتەجێبوونی لێ نەبووە بەڵام ئێستا بۆتە شوێنێکی نیشتەجێبوونی چڕ و خەڵک زۆربەی جار ئەبینین تەلبەنێکی زۆر کراوە تۆ تەنانەت ناتوانین لە سروشتەکەش ئادابنیشی ئەمەوە ناکات کە خەڵک دوورتر بڕوات دەست بۆ شوێنە ئەو سروشتیانەش بەرێک کە دەستکاری نەکراون پێشتر بێگومان ئەم بوونی پێدەڵن کە مەزرعی هاوڵاتیان لەوانەیە بەشێکی ئیجابی بێ کە ڕێژی سەوزایی زیادەکە بەڵام لە هەمان کاتدا کاریگەری خراپشی هەیە لە ڕووی ژینگەیەوە بۆ نمونە ئاوی ژێرزەوی زۆرە بن ئەنی ئاوی ژێرزەوی کەمەکە هاوڵاتی فرسەتی گەشتی فراوانی نامینێ بەڵام لەگەڵ ئەوەشدا هاوڵاتێک کە دەرێ من ئەوە مڵکی منە مافی خۆش مەکە چۆن مامەڵی پێوە دەکەم ئەو بەشەشی هەیە بۆی لەم حاڵەتەدا ئێمە ئەو ناوچانی کە سروشتین کە لەلایەن کە بڵێن ناوچەی سروشتی بەشێکی زۆریان سەر بە وەزارەتی کوشت و کاڵە پێویستە وەزارەتی کوشت و کاڵ ڕەزامەندی نەدا لەسەر ئەو شوێنانەی کە ببنە شوێنی شتێجێبوون بەڵام لەگەڵ ئەوەشدا ئێمە پێشبڕکەیەکەین بەڕاستی لەگەڵ وەبەرهێنانە وەبەرهێنان پێی وایە دەستی وەبەرهێنانە بێتە ناو هەرێمی کوردستان فرسەی کار زیاتر دەکات دەرفەتی کار و سەرمایە زیاتر دێتە هەرێمی کوردستان وڵاتەکە بەرەو پێشکەوتن دەڕوە بەڵام ئێمە وەکو پسپۆڕانی ژینگە پێمان وایە هەر پێشکەوتنێک بە فیلتەری ژینگەدا نەڕوە بە پێشکەوتنی نابینین دواتر دەوێت باجەکەی بدەین وەکو زۆر کاتیشتا باجەکەمان داوە لەبەر ئەوە ناوچە سروشتیە پارێزراوەکان ئەوانە کە سروشتین ئەرکی هەموو لایەنەکانە هەموو وەزارەتەکان کە بیپارێزن و پارێزراوی بمێنێتەوە بە ئامانجی ئەوەی گۆڕانکاری کەشووا کەم بێتەوە و ڕێژەی ئەو بەرزبوونی پلەکانی گەرمان نزم بێتەوە کەوانە هەمویان ڕاستەخۆ هۆکارن بەهۆی ئەو گۆڕانکاریانەی کە ئێمە لە ڕووی سەوزایی ڕوودەدا یاخود دەیکەین یا منتیقی سەوزایی دەکەین بە نیشتە جێبوون. بەڵێ لوقمان شێروانی شارەزا لە هۆشیاری ژینگە زۆر سپاس کە لەگەڵ ئێمە ئامادە بوویت سپاس بۆ ڕوونکردنەوەکانت. سپاس دەست خۆش.